گفتوگویان ئاڵوگۆڕ کرد و دواتر ئەو پاکێجەی کە بڕیار بوو دروستی بکەن ڕەوانەی سەر و خۆیانیان کرد بۆ مەکتەب سیاسی و جڤاتی نیشتیمانی و لە ئێستادا جوابی هەردوو لایەن لە سەر و خۆیان گەڕاوەتەوە بۆ مەکۆ و مەڵبەندەکەیان و ئێستا قسەوەریاوەتە چاوەڕێ دەکرێت لەو کۆبوونەوەدا پۆستەکان یەکلایی بکرێتەوە و دوا کۆبوونەوە بێ پۆستەکان دابش بکرێن ڕێک بکەون لەسەر ئەو پۆستانە. بە گوێرەی زانێرەکانی ئەمە لەم کۆبوونەوەشدا پۆستەکان یەکلایی نابێتەوە چونکە تەنها ئەم کۆبوونەوەیە لە نێوان ئەم دوو لایەنەدان چونکە لایەنەکانی تر بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان تاکو ئێستا ڕازی نەبووە بە دابشکردنی و شێوازی دابشکردنی ئەو پۆستانە لە سنووری پارێزگای هەڵەبجە چونکە تاکو ئێستا هیچ پۆستێک بە پارتی دیموکراتی کوردستان نەدراوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان پێداگری لەسەر وەرگرتنی پۆستی قایمقامی هەڵەبجە دەکات یاخود سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە. بەڵێ لایەنەکان یەکێتی گۆڕان وەڵامیان چییە بۆ پارتی لەسەر ئەو داوای پارتی وەڵامی ئەوان چیەوریە؟ وەڵامی کۆتایی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تاکو ئێستاش سوورە لەسەری پێداگری لەسەرەوە دەکات کە پۆستی قایمقام و سەرۆکی ئەنجومەن کە لەسەر پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بۆ دراوە ڕازی نابێت بەوەی کە ئەو دوو پۆستە بدات بە هیچ کامیان بدات بە پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش پێداگری لەسەرەوە کا کە یەکێک لەو دوو پۆستە بە تایبەتی قایمقام وەربگرێت. بەڵێ وریا لایەنە ئیسلامیەکان سەبارەت بە بەو دابەشکردنی پۆستەکان چی دەڵێ؟ لایەنە ئیسلامیەکان بە حکومیەوەی کە پێشتر بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری هەردوو پارێزگای هەڵەبجە و سلێمانی پۆستەکانیان دابش کردووە تاکو ئێستا ڕەزامەندن لەسەر شێوازی ئەو دابشکردنەی کە هەردوو لایەن گفتوگۆیان لەگەڵ لایەنە ئیسلامیەکاندا کردووە بەشێک لە پۆستەکانیان لە سنووری پارێزگای هەڵەبجە وەرگرتووە بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی کوردستان جێگری پارێزگاری هەڵەبجەی بەرکەوتووە لە ئێستادا کاندیدەکەی و کادیرەکەی خۆیان لەو پۆستە بەردەوامەوە کۆمەڵی ئیسلامیش بەڕێوەبەری ناحەی سیروانی بەرکەوتووە ئێستا کادیرەکەی خۆیان لەو ئەو پۆستە بەڕێوە دەبات. تەنها لایەنە ئیسلامیەکان ماون و تۆ سەر بەڕێوەبەرایەتیەکان و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەوە بە جۆرەی ئەو دابەشکاری کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر گفتوگویان لێ کردووە لایەنە ئیسلامیەکان هیچ ناڕەزامەندبوونێکیان دەرنەبڕیوە تەنها پارتی دیموکراتی کوردستانە بەڵام لایەنە ئیسلامیەکان پێداگری لەسەرەوەکەن کە زوو ئەم پۆستانە یەکلایی بکرێتەوە کە لە ماوەکانی ڕابردوودا ڕایان گەیاندەوە. بەڵێ وریا سپاس ji bo pêzanînên te digeştên datê dan pêzaniyên bêtir helbete piştî civînê